من داوي لێبوردن ناکەم لە هەموو شتانەی گوتوتم 100% کو دەزانم خوا بە حەقەوە دەزانم هەموو ڕاستە لەسەر هەر کەسێکم کردبی لە هەموو تەمەنما هەر ڤیدیۆی لایڤەکەم کردبی علاقی بەو کەسێدانی ناوهینایە لەبەرەوەی ئێستا دێمە سەری هەفتەی ڕابردوو مسلمانان هەمی کۆبوونەوەی تر هەندێک وا دووشتمان داوە من پێویستم بۆی نییە بسمە لای هیچ کەسێک شتی خۆمێک لای بکەمەوە بۆ هیچ کەسێکیژە قسانم نەکردووە تام بچم کەسێک خۆی بکاتەمەوە زۆر بێ شت لەسەر من لێکۆڵ نوێشتی بکە خەڵک چی دەڵێ بابیڵێ ئەوەی من گۆتیتم هەمی ڕاستە و تەواو ئەوەی قبوڵێتی قبوڵی کەفی خۆی چی تێدەگەی برای بەڕێزم داوای لێبوردن دەشتی غەلەت دەکرێت لە شتێک دەکرێت درۆبی ڕاست نەبی ئەی من هەمی ڕاستە و تەواو بڕایەوە ئەوەی مۆزاکە قورئان خۆی پڕی كفرة يعني ككفر فرعونية كفر شيطانية كفر قوم بني إسرائيل كفر باوكي إبراهيمية وكفر طنجا قوم نقل كلا ولا قرآن أخوي ما قرآن دخينون سيباشي كفرة توهم ديك جارة وسوسة ندري خشكي برازم ما برتان توشي شي لك يا أخي يحيى لا برازم من كاش نجا كزني نايو كسج مينا عزيزي من باشا نايك بشري لله من مينا بوتي بينا خوش نايب بينهم لبروي عمل نامي تواو لحفتي رابردو دوازه ما مستاكوب ونو 100 نفر لوين دربو رجاي صبر بقى رجاي اخوان هنا كاكا او خرابتو باس 100 آيات فرموديان هنا تواو مش تسليم آيات فرمودا كان بوم وازن لي هنا خلاص براو عزيمن اوي كرديش ميش لي باشماني ما هموي تواوا بد رام قر لبردلي مسلمانا رام قرتوا تيداغي لبر خوا دەستم پێ کردو لەبەر خوش ڕام کرد تێدەگەی لەبەر مسلمانان دەستم پێ کردو لەبەر مزگەوت دەستم پێ کرد کە هێرشی دەکرا سەر لەبەر هەر مزگەوت و لەبەر خوا مسلمانانیش ڕام کرد تەواو بڕایوە ڕام گرتووە نەک پەشیمان بم تێدەگەی بیا بڕێزم تاخۆ کەسێکی ئەوەندە بەرزیش نییە ئێمە هەر بچین بەرامبەری شت بڕوە ئەوەی درۆ خیتەوە لە ڤیدیۆکانە ئەو کات خۆش لەگەڵی تو دوایەوە هاشاشی دیەکەی من هاشەم بوختان ڕاست ناکەی ئەخە ڤیدیۆیە چۆن هاشا لێ نەکردووە هاشەم نەچی کردووە یعنی مەسەلەن بوختان بۆ ئافرەتەکەی تو زال من یەک دقە باسی ئافرەتەکە بکەیت دادەنێمە خوارێ باشە باسی کەس لێرە نەکەی ئەو مۆزوعانە ئەگەر وابی من خۆم ڤیدیۆکان دەکەمەوە و 100 دەلیلی تر هەیە داینێ بەس خوا ڕەحمی پێ کرد مسلمان بەگژم داهات تێدەگەی چی دەکرد چیمە کرد بەڵێ دام نەگری نادات ناگرن بەس حازرم کردێ سوکاتی بکەیت تێت هەڵەدەم حد النية ها على حد النية بوختان چیە تێم هەڵدا وەڵا ئەوە تێم هەڵدای و حەدیشم هەیە دەبڕۆ دەی ئەوە حەدم هەیە پۆتشم شکاندی بڕۆ بەخێرچی